بەڵازان و خۆشەویستانمان لە تەوری یەکەمی بەرنمەکەماندا وەک لە پێشەکیشە ئاماژەمان پێکرد ئەمڕۆ ڕۆژی ڕۆژنامەگەری کوردیە 1970 ساڵ تێپەر دەبێت بەسەر یەکەمی ڕۆژنامەگەری کوردیە وەرچەرخانێکی مێژویی ڕووداوێکی گرنگ بوو بۆ گەلی کورد لەو سەردەمەدا لە ساڵی 1998 کە بەشێکی زۆر لە میلەتانی دیکە نەگەشتونە ئەوەی کە ڕۆژنامەی تایبەت بە خۆیانە بێت کێشە گرفتەکانە لە ڕۆژنامەدا باس بکەن و دەنگی دلێری خۆیان بگەێنن و وشیاری بە نێو کۆمەلگاکەی خۆیاندا بڵاو بکەنەوە. ئێمە لە سەروبەندی ئێستادا لە ساڵی 2025دا بزانی گرنگترین کێشە گرفتەکانی ڕۆژنامەنووسان چین ئەو لەمپەرانەی کە ڕێگرن لە کاری ڕۆژنامەوانی لە هەرێمی کوردستاندا خۆی لە چی دەبینێتەوە و لەگەڵشیدا باز لە گرنگترین ڕێکارە یاسایەکان دەکەین یاخود ڕێنمای یاسایەکان دەکەین بۆ ڕۆژنامەنووسان و گرنگترین ئەو کارانی کە ڕۆژنامەنووس پێویستە خۆی بە دوور لێ بگرێ بۆی کە تووشی گرفتی یاسایی نەبێتەوە. گفتوگۆی زیاتری ئەم بابەتانە دەکەین لەگەڵ میوانەکانم بەڕێز مامۆستا سالار مەحموود ڕۆژنامەنووس و نووسەر هەروەها کاک سەردەش عەلی پارێزەری خوا بەخێر بێن. مامۆستا سالار لە جەنابتەوە دەست پێ بکەم تاوان ئەم ڕۆژە پیرۆزبایی لە ئێوە بەڕێز دەکەم بۆی کە ڕۆژنامەنووسێکن و ئەزمونێکتان هەیە. لە ئێستادا ڕۆژی ڕۆژنامەنووسان چۆن دەبینیت و ڕۆژنامەنووس لە هەرێمی کوردستاندا لە چه ئاستێکدایە؟ بەناوی خوا سەرەتا پیرۆزبایی لە بەڕێستانەکەم لە کەناڵی ئاسمانی پەیام کە ئێمە پێمان وایە یەکێکە لە میدیا زیندوەکان و یەکێکە لەو میدیانەی کەوا لەسەر ئاستی هەرێمی کوردستان ڕووما لە ڕۆژنامەوانیەکانی پەیامدارن و جێگەی خۆی گرتووە. دۆخی ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستانە ڕەنگە بە ئاسانی نەتوانین گزارشتی لێ بکەین بەڵام دۆخێکەکەوە جێگەی نیگەرانیە لە هەردوو ڕەهەندەکەەوە جێگەی نیگەرانیە لە ڕووی مامەڵەی هێزەکانی دەسەڵات و سیستەمەکەەوە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان و لەو ڕۆ ئەو دۆخە خراپەی کەوا هێزەکانی دەسەڵات و سیستەمەکە خولقاندویانە لە ناوکای ڕۆژنامەنووسیە و هەم خودی ڕۆژنامەنووسانیش ئەو بەرپرسیارەتی کەوا لە ئەستۆیانە ئەو ڕۆڵە خراپەی کەوا میدیاگان خۆیان و ڕۆژنامەنووسان خۆیان ئەیگەڕن لە کایەکە هەموو ئەمانە بەڕاستی جێگەی نیگەرانیە و شایان بەوەیەکەوە ئەم دۆخە خراپە تێپەڕێت و پێداچوونەوەی پیا بکرێت و بەڕاستی وەکو دۆخێکی نەخوازرا و خراپ لە مێژووی ڕۆژنامەنووسی کوردیە مامەڵی لەگەڵا بکرێت و هەوڵی تێپەڕاندنی بدرێت. دەسەڵات هەمیشە ئێمە زانین بەڕاستی دنیابینی دەسەڵات و ڕەفتاری دەسەڵات بەرامبەر بە میدیا و میدیاکاران نەگۆڕاوە. ئەگەر لە قۆناغێکە ئێمە پێمان وابێ ئەوە ئێستا دۆخی ڕۆژنامەنووسان باشترە ڕەنگەی هۆکار هەبێت وەکار لە سەردەمی میدیای نووسراوە دەسەڵات تونتر بوو بەرامبەر بە ڕۆژنامەنووسان و ئازاری ڕۆژنامەنووسانی زۆرترەدا و پاکتاوی جەسەدی ڕۆژنامەنووسان ئەڕۆشت و بە بەردەوامی ڕۆژنامەنووسان ڕاپێشی دادگاکان ئەکران. ئێستا سەرباری ئەوەی کەوا میدیا و کایی میدیایی فراوان بووە زۆرێک پێیان وایەکەوە دەسەڵات کەمتر ئازاری ڕۆژنامەنووسانەداوە پێی وایە کەمتر ئەیان باتە بەردەم دادگاوە کەمتر دەرگای زانیاریەکانی لێداخا بەڵام ئەوە کایە فراوانەکەیە وای کردو ئێمە هەست بەوە نەکەین کەوا دنیابینی خراپی دەسەڵات سەبارەت بە ڕۆژنامە و بە ڕۆژنامەنووسان هێشتا بەردەوامە هێشتا سەرچاوی زانیاریەکان بەڕوویان نەداخراوە هێشتا یاسایەکی باشی بەرقەرار نیەکەوە دادگاکان و دەسەڵات مامەڵەی لەگە ڕۆژنامەنووسانە پێ بکەن و سەرباری هەموو ئەمانە کە من پێم وایە خراپتر لە هەردۆخێک ئەو شەپۆلەیە لە میدیای سێبەر لە میدیای فەیک کەوا دەسەڵات دروستی کردو خزانێتی ناو کای ڕۆژنامەنووسیەوە ئەمە بە بڕوای من زیان و مەترسیەکانی لە هەموو شتەکانی دیکە زیاترەوە ئەو دۆخەی کەوا ئێستا لە ناو ڕۆژنامەنووسانە هەموومان لێی نیگەرانین و تەواوی کۆمەڵگەرەی نیگەرانە بە بڕوای من بەشێکی زۆری ئەکەوێت ئاستۆی سیستەمەکە و بەشێکی زۆری لە ئەستۆی خودی ڕۆژنامەنووسانە هەیە و بەشێکی زۆریشی لە ئەستۆی کۆمەلگایە هۆشیاری کۆمەلگە نەگەشتەوە و ئاستەی کەوا ئەو ڕۆژنامەنووسانی کەوا ڕۆژنامەنووس نین ئەو میدیایانەی کەوا میدیای سێبەرن ئەو میدیایانەی کەوا زمانی ناشرینیانەیە بیان خاتە دەرەوە هێشتا بەڕاستی کۆمەلگە تا ئاستێکی زۆر بەرخو دەکات لەگەڵ ئەم میدیانێکەوە ئێمە لێ ناڕازین لەگەڵ ئەو دۆخێکەوە ئێمە لێ ناڕازین بۆیە مامەڵەی دنیا گۆڕینی دنیابینی سیستەم و دەسەڵات بۆ کای ڕۆژنامەنووسی
و بەڕاستی و دواتر ڕەنگە باسی بکەین کە ڕۆژنامەنووسان پێویستیان بەوە هەیە بەڕاستی خۆیان خوێنەوارکەن و سەلیقە بێن ناو کارەکانیانەوە و کۆمەڵگەش بەڕاستی بێ هێندە وەشیار بێکەوە بزانێ میدیای ڕاستەقینە ئەو میدیایی لە خەمی خەڵکایە ئەو میدیایی بۆ خەڵکە کامەیە جیای بکاتەوە لە میدیاکانی دیکە. کاک سەرجەر لوکمان ئەگەر ڕۆژنامەگەری میدیایی کەرتێکی فراوان دابین ئەکات و داگیر ئەکات بەگومان ئەبێت یاسایەک هەبێت کە ڕێکی بخات یاساکان لە هەرێمی کوردستانە چۆن کردی میدیا و ڕۆژنامەنووسانی ڕێخستووە؟ بەڵێ بە ناوی خی گەورە سپاس بۆ کەناڵی پەیام ڕێزم بۆ برای بە ڕێزم مامۆستا سالار و تەواوی وەرگرانی کەناڵەکە لە ڕاستیە لە هەرێمی کوردستان و عێراقا چەند یاسایەک ژێرخانێکی یاساییمان هەیە کە کەرتی میدیا و کەرتی ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستانە ڕێخستووە پێشتر بەر لە ڕاپەڕین قانونی ژمارە 206 ساڵی 1968 بوو بە ناوی یاسای چاپەمەنی عراقی کە کەرتی میدیای لەو چوارچەوە ڕێکە خست دواتر دوای دروستبوونی پەرلەمانی کوردستان یاسای ژمارە 10 ساڵی 1993 یاسای چاپەمەنی کوردستان ئەو بابەتانی کە پەیوەندی بە کەرتی میدیا و ڕێخستنی کاری ڕۆژنامەگەریەوە هەیە و لەگەڵ ڕێکی خستبوو دواتریش لە ژێر فشاری ڕۆژنامەنووسان و چالاکوانانی کۆمەڵگەی مەدەنیە لە ساڵی 2007 یاسای ژمارە 35 یاسای ڕۆژنامەگەری کوردستان دەرچوو ئەمە جگە لەوەی چەند یاسایەکی تر هەیە کە دادگاکان مامەڵی پێکەن لەگەڵ ڕۆژنامەنووسەکانە و ڕۆژنامەنووسان بەرخوردی لەگەڵاکەن وەکو یاسای مافی بەدەستهێنانی زانیاری کە ساڵی 2012 دەرچووە کە ڕۆژنامەنووسان و کەسانی تر غەیری ڕۆژنامەنووسانیش ئەتوانن با بڵێن پشتی پێ ببەستن بۆ دەستکەوتنی زانیاری و ئەو بابەتە گرنگانی کە خۆیان نانوێت جگە لەوەش یاسای مافی دانەر کە لە ساڵی 2012 دیسانەوە دەرچوو بۆ پاراستنی مافە هزریەکانی ئەو کەسانی کە خاوەنی با بڵێن داهێنانێکی فکری و هزرین هەموو ئەمانە لەگەڵەوە پێشتریش هەندێک جار یاسای سادانی عراقیمان هەیە کە بەرکەوتنیان هەیە لەگەڵ ڕۆژنامەنووسانە چەند مادێکی تایە کە زۆر جار دادگاکان پەنای بۆ بن بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەو دۆسیە ئەو کەیسانەی کە لەلایەن ڕۆژنامەنووسانەوە یا لەسەر ڕۆژنامەنووسان ئەکرێتەوە. ئەمە جگە لەوەش دواتر دوای فراوانبوونی تۆڕەکانی ئینتەرنێت و پەیوەندی کۆمەڵایەتی یاسای خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن هەیە کە لە ڕێگەیەوە دادگاکان مامەڵە لەگەڵ ڕۆژنامەنووساناکەن و کەیسەکان یەکلاییەکەنەوە بەگشتی ئەتوانین بڵین تا ڕادێک ژێرخانێکی یاسایی ئەوتۆ هەیە ئەگەرچی لە ئێستاە بەهۆی فراوانبوونی شەپۆلەکانی ئینتەرنێت و تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە هەستەکرێ ئەو یاسانی کە هەن کە وەکو پێویست وەڵام دەرەوەی خواستەکانی قۆناغەکە و بابەتەکە نین و لەم چەند مانگەی دواییشە دادگای سلێمانی بڕیاریدا بە تەشکیلکردن یا تەرخانکردنی دادگایەکی تایبەتمەند بۆ مامەڵەکردن لەگەڵ ڕۆژنامەنووسانە ئەمەش دیسانەوە ئەگەر بێت و وەکو بەپێی ئەو یاسا و ڕێنمایانەی کە هەیە مامەڵی لەگەڵا بکرێت دڵنیام ئەتوانێت دۆخێکی باشتر بۆ ڕۆژنامەنووسان و بۆ میدیاکاران فراهەم بکات. بەڵام ئیتر بەگشتی ڕەنگە سەرنج و تێبینیش هەبێ و کۆمەڵێک سەغارات و کۆمەڵێک کەلێنیش هەبێ لە ناو یاساکانە کە ئەگەر پێویست بێت دواتر باسی لێوەکەین. کاک زەدەش حتمما پەرلەمانتاران بەشێکی زۆر لە پەرلەمانتاران پاشخانێکی ڕۆژنامەنووسیان هەبووە لە ڕابردوودا دواتر بوونەتە پەرلەمانتار ئەم پەرلەمانتاران یاخود پەرلەمان بەگشتی ڕۆڵی هەبووە لەوەی کە یاسایەک کە مافی ڕۆژنامەنووسان پارێزراوە بێتەوە ئەو یاسانەکە لە بەرژەوەندی ڕۆژنامەنووسانەوە وەک ئەماژەم پێکرد هەندێک پەرلەمانتار هەبووە دۆخی ڕۆژنامەنووسی باشتر تێگەشتووە لەوەی کە پێویستە ئاگاداری ڕۆژیان بێت و یاسایەکە لە بەرژەوەندی ئەواندا بێتە ئارام. خۆی بەو حکومەی کە مرۆڤ کائینێکی کۆمەڵایەتیە و لە ئەنجامی ئەم کۆمەڵایەتی بوونەوە بەرکەوتن دروستە بێ و زۆر جار تەزاڕوب یاخود لێدانی بەرژەوەندیەکان پێکادان دروستە بێ بۆیە یاسا پێویستێکی بنەڕەتی بەردەوامبوونی ژیانە لەبەرەوە هەموو کایەک هەموو دۆخێک هەموو قۆناغێکی ژیانی مرۆڤ و کۆمەڵگە و دامەزراوەکان جاچ کەسی سروشتی بێ وەکو مرۆڤ یا کەسی معنەوی و کۆمپانیا و حیزب و ڕێکخراوەکان هەموو ئەمانە پێویستە بە یاسا ماف و ئەرکەکانیان ڕێک بخرێ و ئەرکی داڕشتنی یاساکان ئەرکی سەرەکی
دەسەڵاتی یاسادانانە کە لە کوردستانە خۆی بینێتەوە لە دامەزراوی پەرلەمانی کوردستانە بێگومان ئەرکی سەرەکیانە کە یاسایەک هەبێ بۆ ڕێخستنی کاروباری ژیانی تەواوی مرۆڤەکان و تەواوی دامەزراوەکان و ڕێخستنی تەواوی سێکتەر و کەرتەکان لەو میانەشە کەرتی میدیا و ڕۆژنامەگەری بەو حکومەی کە کەرتێکی زیندووە و ڕۆڵێکی بەرچاوی هەیە و دەرخەری سیمای پێشکەوتنی هەر کۆمەڵگەیەکە ئەوەی کە تا چەنە میدیا لە ئاستێکی باشا بێ ئەوە دەرخەری ئەوەیە کە ئەو کۆمەڵگەیە بە ئاستێکی باش بەرەو پێش چووە و ئەرکی سەرەکی ڕۆژنامە نووسان قسەکردنە لەسەر یا ڕووناکی خستنە سەر تەواوی ژیانی کۆمەڵگە و دیاردە دزێوەکانی ناو کۆمەڵگە دیاردە لە هەمان شێوە دیاردە جوانەکانی ناو کۆمەڵگە جاچە مرۆڤەکانی ئەو کۆمەڵگە ئەنجامی بدەن یا دامەزراوە و کەرتی گشتی و کەرتی تایبەت ئەنجامی بدا بۆیە بابەتێکی وا گرنگ پێویستە یاسایەک هەبێ کە ئەم کەرتە ڕێکخوا کە لە ئاستی پێداویستیەکانی ئەو کەرتەیە هەبێ بێگومان وەکو باسم کرد ینی لە پەرلەمانی کوردستانە ژمارەیەکی زۆر ئەو تۆ پەرلەمان تار هەیە کە پێشتر پاشخانی ڕۆژنامەگەریان هەبووە بێگومان لە کاتی خۆیان دەوریان هەبووە لە دەرکردنی ئەو یاسایە وەلایەزالیش ئەو یاسایە بۆی بتوانێت وەڵام دەرەوەی پێداویستیەکان بێ بەردەوام ئەبێ بە پێی قۆناغەکە بە پێی گونجاندنی لەگەڵ پێشکەوتنی دۆخی میدیایە گۆڕانکاری و تعدیلاتی تا بکرێ بەڵام بەداخەوە ئێمە یەکێ لە گرفتەکانمانەوەیە کە ماوەی چەند ساڵێکەوە نزیکەی 3 ساڵە ئێمە دەسەڵاتی یاسادانانمان نییە ئەو یاسانی کە تایبەتە بە میدیا و ژمارەیەکی زۆری تری یاسا پێویستی بە گۆڕانکاریە پێویستی بە خوێندنەوەی زیاترە چکە گۆڕانکاریەکان خێران بۆیە ئەبێ پێویستە پەرلەمان ئاگای لە پەرلەمان و پەرلەمانتاران ئاگایان لە گۆڕانکاریەکان بێ و بە بەردەوامی لەناو پرۆسەیەکی بەردەوامی دەرکردنی یاسا و هەموارکردنی یاساکانە بن بۆی بتوانێت ئەو یاسایانەی کە دەرەکرێت تەنها وەکوڵێ نووسینی سەر کاغەز نەبێ و بە مردووی لەدایک نەبێ و بتوانرێت گونجاندن و زیندوێتی یاساکە بەردەوام ببینرێت. زۆر باشە مامۆستا سارا کاک سەردەش لە سەرەتای قسەکانیدا ئاماژەی بۆ یاسایانە کرد کە سەبارەت بە ڕۆژنامە نووسان و کاری میدیایی بوونیان هەیە ئایا ڕۆژنامە نووسان ئاشنان بەم یاسانی کە بوونیان هەیە سەبارەت بە کردی ڕۆژنامەگەری و ڕۆژنامە نووسان یان کاتێک کە کێشەکان بوونیان ئەبێت و ئەشنە دادگاکان ئەنجا ئاشنا دەبن بەم یاسایانە؟ بە بڕای من بەشێکی زۆری ڕۆژنامە نووسان ئاشنا نین بەو یاسایانەی کەوە پەیوەندیان ئەوانەوە هەیە بە پەیوەندیان بە پیشەکانیانەوە هەیە ئەو یاسایانەی کەوە حاکم سەردەشت ئاماژەی پێیا لە ساڵی 1968 تاوەکو ئێستا چی یاساکانی حکومەتی عێراقی پێشوو و چی ئەو یاسایانەی ئێستا لە کوردستانە بەرقەرارە هۆکار هەیە بۆ ئەوەی کەوا ڕۆژنامە نووسان کەمتر یعنی خوازیاری ئەوە بن کەوا سەبارەت بە یاساکان هۆکارەکان یەکەم پیان وایە بەشێکی لە ڕۆژنامە نووسان بە بڕای من ڕۆژنامە نووس ئەبێ بە تەواویمانە ئاشنا بێ بە ئەو یاسایانەی کەوا مافی ئەوە پارێزن ئەو یاسایانەی کەوا دەسەڵات بەوەدا سنوور بۆ ئەو دیارریەکە تا چی ئاستێکە توانێت قسە بکە بنووسێت چۆن لەسەر چ بنەمایەکی ڕووماڵ بکە پێویستی بەوە هەیە شارەزای هەموو ئەمانە بێەوە شارەزا بێ بەو شتانەی کەوا بەپێی یاسا لێ پێشینەوەی لەسەرەکری ئەگەر دەستی بۆ ببە هەموو ئەمانە پێویستن بەڵام وەکوتم کەمتر ئاشنان بەماوە کەمتر حسابی بۆگەن تۆ تەماشا بکە لە ناو کایی ڕۆژنامە نووسیە ڕەنگە لە زۆر ڕەهەندەوە باز لە دنیا ڕۆژنامە نووسیەکرێ بەڵام لە ڕووی یاسایی و ئەو یاسانی کەوا پەیوەندیان بەکاری ڕۆژنامە نووسی هەیە مەگە لە ساڵیادێکی بەم جۆرە قسەی لەسەر ئێمە ڕۆژنامە نووس پێی وایە پێویستی بەم یاسایانە نییە چونکە لە کوردستانە یاساکان ناتوانن ئەو بپارێزن و بەشێک لە ڕۆژنامە نووسان پێیان وایە ئەو یاسایانە لە خزمەتی دەسەڵات و سیستەمەکان پێویست ناکە ئەمان سەبارەت بۆ یاسایانە بزانن و بەشێکیشی بەڕاستیەوە بێباکیە و کەم تەرخەمەیە کەوا ڕۆژنامە نووسان خۆیان ناچن خۆیان ئاشنا بکەن بۆ یاسایانەی کەوا هەم ئەتوانن بەرگری لە خۆیان پێ بکەن و هەم ئەو یاسایانەی کەوا وەکوتم تووشی لە پێچینەوەیان نەکات بە بڕای من ینی لە هەموو بوارێکە لە هەر پیشەیەکە بۆ ئەوەی تۆ بتوانی بەرگری لە خۆت بکەیت بۆ ئەوەی کەوا نەکەویتە داوە بۆ ئەوەی نەکەویتە ژێر فشاری دەسەڵاتەوە لانی کەم بۆ ئەوەی کەوا ستەم لەوی دیکە نەکەیت لە کاتی ڕۆماڵی ڕۆژنامە نووسی تا لە کاتی ئەو راپۆرتی کە ئامادەیەکەیت بۆ ئەوەی کەوا بزانی لە چوارچێوەیەکی ئەخلاقیە کارێکی پەیامدارانە بکەیت
و لە ئیتیکی ڕۆژنامە نووسیتیا بەرقرار بکەی پێویستی بۆیە ئاشنابی بۆ یاسایانە و هەمووکوتم ئیشەکەت بە باشیەکەی و هەم ئەتوانیت نەکەویتە ناو ئەو سزایانەی کەوا بۆ ڕۆژنامە نووسان دیاریکراوە. کاک سەلات بۆچی دەسەڵات نیگەرانە لە بەشێکی زۆر لە کارەکانی ڕۆژنامە نووسان بۆ ئەوێت بەشێکیان سەرکوت بکەوە بینیمانە لە ڕابردوودا دەستگیر کراون ینی لە چی ئەترسێت چ دەسەڵاتێک هەیە چ جۆرە دەسەڵاتێک هەیە ئالە لەمانە سڵاکاتەوە هەڵبەت ئەو دەسەڵاتایی کەوا گەندەڵی بە شێوازێکی فراوانتیا بەرقرارە لە ڕۆژنامە نووسە ترسێ چونکە کەشفبوونی هەر لە هەر کەلێنێکەوە ڕووماڵی ڕۆژنامە نووسی بکرێت راپۆرتی لەسەر بکرێت بە دوواداچوون بکرێت ئەو ناشرینیەکانی ئەبینرێت و ڕای گشتی لەسەر دروستە ئەمە ببێتە مەترسی بۆ سەر دەسەڵات بەڕاستی ئەو دەسەڵاتانەی دەسەڵاتێکی نادیموکراسین دیسان ئەمانی لە ڕۆژنامە نووسان نەترسن ئەو دەسەڵاتەی کەوا بێباکە کەمترین گەندەڵی هەیە ئەو وەزیرەی کەوا پێی وایە ئیش و کارەکانی بە باشیە با بەڕێوە و گەندەڵی نییە دەرگای کراوەیە بەڕاستی ئەو دەسەڵاتە دەرگا سەر ڕۆژنامە نووسا داخات کەوا گەندەڵی ئێجگار زۆری هەیە فەزاحەتی گەورە گەورەی هەیە وەکو ئەو دەسەڵاتی لە هەرێمی کوردستان هەردوو هێزی دەسەڵاتدار بەرقەراریان کردووە ئەو وەزیرە لە ڕۆژنامە نووسانە ترسێکەوە شتی خراپی هەیە لە وەزارەتەکە شتی خراپ کراوە دەنا بەڕاستی دەسەڵات لە دەسەڵاتە دیموکراسیەکان ئەو وڵاتانەی کەوا گەندەڵیان کەمترین گەندەڵیان تیا بەرقەرارە و ناترسن لەوەی کەوا ڕۆژنامە نووسان بێ لە سەریان بدوێ لە سەریان قسە بکە راپۆرتی ڕۆژنامە نووسیان لەسەر ئامادە بکەم ئەم دەسەڵاتانە ناترسن لە ڕۆژنامە نووسان بەڵکو بە یەکێک لە پایە گەورەکانی وڵاتەکەی ئەزانن بە یەکێک لە پایە گەورەکانی ئازادی ڕادەربڕین و ڕۆژنامەگەری بە یەکێک لە پایە گەورەکانی دیموکراسی زانن لە وڵاتەکەی خۆیانە بەڵام بەڕاستی لێرە دەسەڵات حەقە لە ڕۆژنامە نووس بترسێ تەمان لە هەموو ڕۆژنامە نووسێکیش ناترسێ ینی کە من ئێستا کەم بوونەتەوە ئەو میدیا و ڕۆژنامە نووسانەی کەوا دەسەڵات لێیانە ترسێ تۆ بڕوانە یعنی لە پاڵ ئەوەی کەوا چەند ڕۆژنامە نووسێکی ئازا هەن کە بە ڕاشکاوی و بە زۆر بەجددی بە دوای کەم و کوڕێکان ناچن و ئەیانەوێ بەڕاستی چاوی خەڵک بن ئەوانە زۆر زۆر کە من و لە بەرامبەر لەشکرێک ڕۆژنامە نووس دروست کراوە بۆ ئەوەی کەوا گەندەڵی و فەزاحەتەکانی دەسەڵاتە بشارنەوە یان لانی کەم ڕوبەڕووی ئەو ڕۆژنامە نووسانە ئەبنەوە کەوا ڕۆژنامە نووسی ڕاستەقینن ڕوبەڕووی ئەو میدیایانە ئەبنەوەکەوە میدیای ڕاستەقینن لەشکرێکیش لەم لاوە هەیە و بەڕاستی وەکوتم دەسەڵات هەمیشە لە ڕۆژنامە نووسی باش ئەترسێ لە ڕۆژنامە نووسێکە ترسێکەوە ڕۆژنامە نووسی باش بێ و بێباک بێ و بە پارەی ئەو بەخێو نەکرابێت چونکە بەڕاستی ڕۆژنامە نووسێک گەر بە پارەی دەسەڵات خۆی بەخێو بکرێ و میدیاکەی لەسەر حسابی قوت و ژیانی خەڵک بچێ بەڕێوە و پارێکی زەبەلاحی بۆ تەرخان کرابێ و میدیایەک بێ ئەو میدیانیکەوە ئێمە پێمان وایەن میدیای سێبرن ئەمە نەک هەر ئێوە دەسەڵات لیان ناترسێ بەڵکو بوونەتە خێرێکی گەورە بۆ دەسەڵات هەم ناشرینەکانی دەسەڵاتیان شاردوێتەوە و هەم دۆخەکەیان بە جۆرێک چاواشە کردووە و دۆخی فۆزایەکیان خۆڵخاندووە کەوا خەڵک لە بینی ڕۆژنامە نووسی ڕاستەقینە و ڕۆژنامە نووسێکەوە وەکوڵێ دەسەڵات بەکارهێنە جیای نەکاتەوە میدیایەکەوە خزمەت بە دەسەڵاتەکەەوە میدیایەکی دیکەکەەوە ئەیەوێت ڕای گشتی دروستکە و میدیای خەڵک بێجیان نەکاتەوە ینی بەڕای من دەسەڵات لە هەرێمی کوردستان حەقی خۆیەتی لە ڕۆژنامە نووس بترسێ چونکە فەزاحەتەکانی هێندە زۆرن لە هەر کەلێنێکەوە ڕۆژنامە نووسی ئازا و ڕۆژنامە نووسێکی باش بچێت راپۆرتی لەسەر بکە ناشرینەکانی ئەوان بۆ خەڵک دەرەکەوێت. کاک سەرجەش ئەو ئیمتیازات و مافانەی کە ڕۆژنامە نووسان لە سایە یاساوە بۆیان فراهەم کراوە چین و دەتوانن چۆن سوودی لێ ببێنن. بەڵێ لەناو ئەو منزومە قانونی کە لە هەرێمی کوردستانە هەیە کۆمەڵێک ئیمتیاز و کۆمەڵێک حەسانی باش بۆ ڕۆژنامە نووسان هەیە کە گەر بتوانن لێ ئاگادار بن و پشتی پێ بەسن ئەتوانن دۆخێکی باشتر بۆ کارەکەیان و بۆ پیشەکەیان بڕەخسێنن. بێگومان هەر بۆ خۆی دەرچوونی یاسا بۆ ئەم بوارە گرنگە ئەمە دەرخەری ئەوەی ینی کاتێک بوونی یاساکە بوونی یاسایەک بۆ ڕێخستنی ئەم کارتە بۆ خۆی ئیمتیازە گەر بزانن یانە ئیمتیازە کەواتە بۆ ئەوی لە پاشاگەردانی و لە مامەڵەی وەکو ئەڵەی نادروستی دەسەڵات و دامەزراوەکان ئەیان پارێزێ بەڵکو بنەمایەک و نیزامێک هەیە کە تایە مامەڵەیان لەگەڵا بکرێ.
بەگشتی لەناو ئەو ژێرخانە یاسایی کە هەیە لە هەرێمی کوردستانە وەکوتم کۆمەڵێک ئیمتیاز و ماف هەیە بۆ ڕۆژنامەنووسان گرنگترینیان کە دوای دەرچوونی با بڵێن قانونی ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان ژمارە 35 ساڵی 2007 کۆمەڵێک بنەمای گرنگی تایە کە ئەگەر وەکو خۆی جێبەجێ بکرێت دڵنیام دۆخێکی باشتر بۆ ڕۆژنامەنووسان ئەڕەخسێنێ یەکێک لەوانە بە نەس هاتووە کە ڕۆژنامەگەری ئازادە و هیچ کەسێک مافی ئەوەی نیە ڕێگری لەم ئازادیە بکە ئەمە یەکەم دووهەمیش پاراستنی و ڕۆژنامەنووس ڕێگەی پێدراوە لە هەموو سەرچاوەکانەوە لە هەموو سەرچاوێکی مەشروعەوە زانیاری وەربگرێ و هیچ هێز و دامەزراوەیەک ناتوانێت ناچاری بکە ئەو سەرچاوی کە زانیاریەکەی لێەوە وەرگرتووە ئاشکرای بکە مەگەر بە بڕیاری دادگای تایبەتمەند و لە دۆخێکی پێویستانە بێ و هەروەها بە بڕیاری دادوەر نەبێت هیچ هێزێک هیچ دامەزراوەیەک هیچ کەسێک ناتوانێت لێکۆڵینەوەی لەگەڵا بکە و شوێنکار و ماڵەکەی بپشکنێ و ئەو دوکۆمنت و بەڵگە و زانیاریانی کە لە شوێنی کارەکە دەستی بەسەرگیرێ ناتوانێت و بەڵگە لە دژی ڕۆژنامەنووس بەکار بهێنرێ و ڕۆژنامەنووس ئەتوانێت قسە لەسەر کۆی تەواوی کایەکانی ناو کۆمەڵگە و هاوڵاتیان و دامەزراوەکان بکە بە مەرجێ ڕەچاوی بنەما گشتیەکانی بنەما ئەخلاقیەکان و ئاکاری گشتی کۆمەڵگە بکە و دوور بێ لە تەشهیر و لە ناوزڕاندن و تەنانەت ئەتوانێت قسە لەسەر هەموو فەرمانبەرێک هەموو دامەزراوەیەکی کەرتی حکوومەت بکە بە مەرجێ بتوانێت ئەو قسانەی کە ئیکا ئەو زانیاریانی کە بڵاوی ئەکاتەوە بە بەڵگەداری بکە و پشتڕاستی بکاتەوە دوور بێ لە تەشهیر و هەندێک جاریش ئەو کەسانەی کە فەرمانبەرن یا خزمەت گوزاریکی گشتیان پێسپێراوە یا سیفەتی نوێنەرایەتی گشتیان هەیە ئەمانە ئەتوانرێت قسە لەسەر ژیانی تایبەتیشیان بکرێ بە مەرجێک با بڵێن بە جۆرێک نەبێت کە زیان بە معنەوێت و بە دۆخی ئەدەبی ئەو کەسە بگەێنێ بەگشتی کۆمەڵێکی تر لە ئیمتیازیان هەیە و با بڵێن وەکو حەسانە بۆیان دانراوە کە یەکێک لەوانە لەو شتانی کە گرنگە ڕۆژنامەنووس تەمەتوعی پێوە ئەکاوە لە ئەتوانێت لە کارەکەیە باشتر دەستی ڕابگا بە ئەو زانیاری و ئەو هەواڵ و ئەو بابەتانەی کە با بڵێن بڵاوی ئەکاتەوە یەکی لەوانە ئەوەیە لە بڕگەیەکی یاسای ڕۆژنامەگەریە هاتووە کە ئەو هەواڵانی کە بڵاوی ئەکاتەوە تەنها کەسی زەرەرمەند یاخود داواکاری گشتی ئەتوانێت محاسەبەی بکە و یاخود دۆسیەی بڵین سکاڵای لەسەر بکە و لە ڕۆژی دەرچوونی یا با بڵین بڵاوکردنەوەی زانیاری و هەواڵەکەەوە لەو مێژووە تا تێپەڕبوونی 90 ڕۆژ ئەتوانرێ سکاڵای لەسەر بکرێت ئەمەش دۆخێک بۆ ڕۆژنامەنووسە خەڵقانێک کە هەمیشە لە حاڵەتێکی دڵڕاوکیان نەبێت کە ساڵانێک لەمە پێش بابەتێکی نووسیەوە یا هەواڵێکی بڵاو کردوتەوە ئیتر خەمی ئەوەی هەبێکە سکاڵای لەسەر تۆمار بکرێ و ئەمانە و کۆمەڵێک ئیمتیازی تر هەیە بۆ ڕۆژنامەنووس ئەتوانرێ لە کاتی پێویستە دەستی ڕابگا بە زانیاری و بە هەواڵەکان جگە لەوەش لە پاڵ یاسای ڕۆژنامەگەریە شتێکی تریش هەیە با بیرمان نەچێ لە دەقێکی یاسای ڕۆژنامەگەری هەرێمی کوردستانە هاتووە ئیهانەکردن و هەڕەشەکردن و سوکایەتیکردن بە ڕۆژنامەنووس بەهۆی کارەکەیەوە یاخود لە ئەسنای کارەکەیە وەکو ئیهانەکردن و هەڕەشەکردن و سوکایەتیکردن وایە بە فەرمانبەر و هەڕەشەکردن و سوکایەتیکردن و ئیهانەکردنیش بە فەرمانبەر تاوانێکی گەورەیە بە پێی مادەی 229 لە یاسای سادانی عراقی و بابەتێکە حەقی عامی تایە و سزا ئەدرێ ئەو کەسە بە بەندکردن بۆ ماوەیە کە لە 2 ساڵ کەمتر نەبێ ئەمە مافێکە ئەبێ هەموو ڕۆژنامەنووسێک هەست بکە پێگەیەکی باشی قانونی بۆ دانراوە و ڕێز لە پیشەکەی خۆی بگرێ ئەمە دەرخەری ڕوانگەی یاسادانەری عێراقی و کوردستانیە بۆ پێگە و بۆ گەورەی ڕۆژنامەنووس کە ئەگەر پێویستە ئاگای لێ بێەوە بەڕێزەوە مامەڵە لەگەڵ پیشەکەی بکە ینی بەشێکی زۆر لە ڕۆژنامەنووسان ینی ناچنە دادگاکان و یان سکاڵا تۆمار ناکەن لەبەر ئەو ڕۆتیناتە زۆرەی کە هەیە لەبەرەوەی کە زۆر جار بەرامبەرەکەی ئەزانێت کە دەسەڵاتە مەسوولێکە ینی بێهیوا ئەبێ ینی ئێستا ئەو کامێرەمانەمان لەگە ڕۆژنامەنووسێکە پێم وابێ لە 2010 لە ڕێی مەحکەمە و مەحکەمەکارین و کە سکاڵایەکیان تۆمار کراوە لێیان دراوە لە خۆپشاندانێکە لەلایەن دەسەڵاتەوە بەڵام تاوەکو ئێستا مافەکەیان وەرنەگرتووەتەوە نەیانتوانیەوە بە ئامانج بکەن ئەمە بۆچی ئەگەرێتەوە
ینی ئەکرێت ینی بەشە لە شازەکان ڕژبینیش بێت ڕۆژنامەنووس خۆی بەگشتی گرفتی یەکلای نەبوونەوەی دۆسیەکانیە درەنگ یەکلای بوونەوەی دۆسیەکان لە ناو دادگاکانە بەهۆی ئەو ڕۆتیناتە زۆری کە هەیە بەهۆی زۆری کەیسەکان کەمی ژماریدا دووەر کەمی توانای مرۆیی لە ناو دادگاکانە ئەوە کەمی توانای با بڵێن ئامێرەکان یا تەکنۆلۆژیای پێویست بۆ زیاتر و زووتر دەرخستنی ڕاستیەکان ئەمەیەکە لەو گرفتانی کە لە هەرێمی کوردستانەوە لە کۆی کایەکانە هەیە بێگومان ڕۆژنامەنووسانیش بەدەرنین لەو حاڵەتە بەڵام بەگشتی پێویستە ڕۆژنامەنووسان ئەگەر بۆ دروستکردنی ڕای گشتیش بێ لەو کاتەی کە پێشێلکاریەکیان بەرامبەرەکرێت پەنا بەنە بەر دادگاکان ئەگەرچی لە ئێستاە لەوانەیە لەم قۆناغەیە وەکو پێویست دادگا و دادوەرەکان و دەسەڵاتی دادوەری وەڵامیان نەداتەوە بەڵام دۆسیەکە هەر بە زیندوی ئەمێنێتەوە و ئەرکی سەرەکی ڕۆژنامەنووسەکە لەو حاڵەتانە پەناباتە بەر دادگا چکە ڕۆژنامەنووس خۆی کەسێکە ئیش لەسەر ئەوەکە کە کۆمەڵگەیەک دروستکە کە یاساتایە بەرقەرار بێ بۆیە پێویستە خۆی لە پێش هەموو کەسێکەوە ئاشنا بێ بە یاساکان و مامەڵەی یاسایی لەگەڵ ڕووداوەکانە بکە و لە پێش هەموو کەسێکەوە پەناباتە بەر یاسا و مامەڵەی یاساییانە لەگەڵ ڕووداوەکان و لەگەڵ دەوروبەریا بکە. باشە مامۆستا سالار ڕۆژنامەنووسێکی باش ڕۆژنامەنووسێکی کارامە و ئەکادمی دەکرێت بڵین خاصێتەکانی چین و پێویستە چۆن بێت؟ ڕۆژنامەنووسێکی زۆر پێ وە قسەکەتان ئیزافەیە بڵێم ینی زۆر جار هەنێ ڕۆژنامەنووسەیە کاک سەدەش بۆ خۆشیە مەڵێم لە سوۆسیال میدیای بینی پرسیاری جۆرا و جۆرەکە ئەنووسن لەسەر تایتڵەکەی لە ترسی کرێکاری ئەم بۆتە میدیاکاری و ڕۆژنامەنووس. ڕاستیەکەی ڕۆژنامەنووس بۆ ئەوەی ببێ بە ڕۆژنامەنووسێکی باش کاڵین باش ینی کەڵکی هەبێ بۆ کۆمەڵگە چونکە بەڕاستی ڕۆژنامەنووس دەبێت چاوی کۆمەڵگە بێەوە نوێنەرایەتی کۆمەڵگە بکە. ئێمە باز لە دۆخی ڕۆژنامەگەریە کوردیەکەین لە ئەم فەزای تۆڕە کۆمەڵایەتیەکانە بەڕاستی ئێستا کە باز لە ڕۆینەکەین کەمتر ینی میدیای نووسرا و ئەوە بەڕاستی ماڵاوایی لێکردوین سایتەکانیش کەمتر خەڵگەچێت بەلایەنەوە کە باسەکەین یەکسەر باسی میدیای بینراوەکەین بینراویش لە ناو تۆڕە کۆمەڵایەتەکان ئەوەی کەوا خێرایەتە بەردی دەمان ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە تا ئاستێکی زۆر بەڕاستی فری و دەرن بۆ مانایەیە کەوا نەگەر ڕۆژنامەنووسان بەڵکو خەڵکی دیکەشیان فریوداوە لە پێناوی دەرکەوتنی زیاترە ینی پەلاماری هەموو شتێکەدا لە پێناوی ئەوەی کەوا زووتر ناوبانگ دەرگا لە پێناوی ئەوەی زۆرتر ببینرێ ئەوەی کە لە کایەکان ناوی ڤی و لای کۆم شتانەیە لە پێناوی هەموو ئەمانە ینی لای ئاساییە کۆمەڵێک ڕووماڵ بکە یان بە جۆرێک ڕووماڵ بکە یان بە جۆرێک کارە ڕۆژنامەنووسەکانی ئەنجام بداکەوە بەڕاستی وەکۆڵێ 100 سەخت دوور بن لە بنەماکانی کاری ڕۆژنامەنووسیەوە ئەمەیەکێک لە وەکارەکانەکەوە بەشێکی زۆری ڕۆژنامەنووسان فری دراون تۆڕە کۆمەڵایەتەکان فریویان داون بۆ ئەوەی کەوا خێراتر و زووتر دەرکەون و زۆرتر دەرکەون ناچن بنەماکانی کاری ڕۆژنامەنووسی پەیڕۆ بکەن و بەڕاستی ڕۆژنامەنووسی باش ئەوەیە کەوا ئاشنایە بە کاری ڕۆژنامەنووسی بە بنەماکانی ڕۆژنامەنووسی ئەزانێت ڕەگەزەکانی هەواڵچین ئەزانێت راپۆرتێکی باش چۆن ئامادەکرێت و بەڕاستی لە پاڵ ئەوەی بە بڕۆی من ڕۆژنامەنووس دەبێت لە هەموو کەس خوێنەوارتر بێ ئێستا یەکێک لە گرفتی ڕۆژنامەنووسانی ئێمە بە تایبەتی ئێمە یەکسەر خەیاڵمانەچێت بە لای ئەو بەڕێزانەی کەوا مایکێکیان پێ و ڕووماڵی میدیاییەکەن بۆ پیجێک بۆ کەناڵێکی تەلەڤیزیۆنی یان ئینێک ئەمانە پێویستە خوێنەوار بن خوێنەوارێکی باشیان هەبێ چونکە ئینسان ئەگەر خوێنەوارێکی باشی نەبێت ناتوانێت بە باشی بە زمانێکی جوان گزارشت بکات لەو بابەتی کە ڕووی داوە ینی تۆ تەماشا بکە میدیایەک بیان بەڕێزێک کچێک کوڕێک مایکێکی پێ ئەچێتە سەر ڕووداوێک ناتوانێت بە شێوازێکی باش گزارش لە ڕووداوەکە بکە و ناتوانێت پرسیاری جۆرا و جۆری باش بکە یان هەندێک جار کۆمەڵی پرسیارەکە بەڕاستی پرسیارن نەک هەر ئەوەی پرسیاری جەوهەری نین بەڵکو ئەیبێ ڕۆژنامەنووس ئەم جۆرە پرسیارانە بکە وە ڕۆژنامەنووس پێویستی بەوە هەیە بەڕاستی سەلیقە پێویستی بەوەی ڕۆژنامەنووسکەوە سەلیقەی لە ئاستێکی زۆر زۆر باڵا بێت بزانێت چی ئەکات بە بنەمای کارەکەی وە چی ناکات هەر ئەوەی کەوا هەمومان لێی نیگەرانین لە کاتی پرسەکانە لە کاتی ڕووداوێکە بەڕاستی ڕووداوێکی زۆر زۆر ناخژێنە و شایانی بەوە نیە ئێمە بیبینین بیخێنە بەردیدەی خەڵک تۆ یەکسەر ئەچیتە ناویەوە ڕۆژنامەنووس دەبێ بزانێت کام بابەتانەیە کات بە کەرەستەی
ڕووماڵ ڕۆژنامە نووسەکانی وە چۆن ئەچێتە ناو ئەم بابەتەوە وەکەی ئەچێت چونکە بەڕاستی ئەگەر ڕۆژنامە نووسێک سەلیقەی نەبوو ئەو فەوزایە خوڵقێنێکەوە هەمومان لێ نیگەرانین ئەو هەموو تانە و تەشەرە بەرقەرارەکەکەوە ئاراستەیانەکرێت وە لەپاڵ هەموو ئەمانەوەکوتم ڕۆژنامە نووس پێویستی بەوە هەیەکەوە بۆ ئەوەی گزارشتێکی جوان لە هەواڵەکەیە بزانە ڕێگەزەکانی هەواڵ چین ئێمە یەکێک لە مشکیلەکانمان ئەوەیە زۆر جار ڕووماڵی ڕووداوێکە کرێ ئێمە نازانین لەکوێ ڕوویداوە تۆ بە پێی ڕێگەزەکانی هەواڵە بێ پێمان بڵێ ئەم ڕووداوە لەکوێ ڕوویداوە کەی ڕوویداوە چۆن ڕوویداوە کێ بۆتە هۆکاری ڕوودانی یعنی هەبێ ڕێگەزەکانی هەواڵمان لە ناو ئەم هەواڵی کە بۆمانە گوازیتەوە پێ بڵێ چونکە هەندێک جار ئێمە وەکوتم گوێ گرین لە هەواڵەکە بەڵام نازانین کەی ڕوویداوە دوێنێ ڕوویداوە پێری ڕوویداوە و چەند قوربانی هەن لەم ڕووداوە وە کێن ئەو لایەنانەیەکەوە ڕووداوەکە ڕوویداوە لێیان و لە پاڵی شار ڕۆژنامە نووسی باش بەڕاستی ئەبێ خاوەنی ئیتیکی ڕۆژنامە نووسی بێ بەڕاستی ناکرێت بەڕاستی ئەخلاقیانە مامەڵە نەکات لەگەڵ کارەکەیە بە بڕوای من ڕۆژنامە نووس دەبێت پەیامدار بێ و لە پاڵیشیا بەڕاستی بە ئەخلاقێکی بەرزەوە کاری ڕۆژنامە نووسی بکات چونکە ئێمە هەمیشە لە ڕابردووە لە زەمەنی میدیای نووسراوە کاتێک ئەو خول لە ڕۆژنامە نووسیانی ئەمان بینی یان ئەو مامۆسایانەی کەوانیان پێیاوتین ئاماژیان بەوەدات کاری ڕۆژنامە نووسی و کاری جاسوسی تاڵەموویەکیان بینە ینی بۆ ئەوەی ئینسان بەڕاستی لەم کارە بەد ئەخلاقیە گەورەیە ڕزگاری بێ چونکە بەڕاستی ئیشی ڕۆژنامە نووسی هەر ئەوە نیە ینی تۆ ئەم هەواڵە گوازیتەوە بۆ هەزاران کەس ئەیبینێ سەدان کەس ئەیبینێ پەیوەندی بە دۆخی دەرونی کۆمەڵگەوە هەیە پەیوەندی بە دۆخی کۆمەڵایەتی کۆمەڵگەوە هەیە پەیوەندی بە زۆر دۆخی دیکەوە هەیە بۆیە ئەبێ بەڕاستی ڕۆژنامە نووس لە هەموو کەسێک زیاتر مامەڵی ئەخلاقی لەگەڵ پیشەکەی خۆیان بکات و ئیتیکی ڕۆژنامە نووسی بپارێزێ باشە کاک سەرجەشت ئەو کارانەی کە ڕۆژنامە نووسان و میدیاکاران نابێت بچن بەلایە بۆ ئەوەی دووچاری لە پیچینەوەی یاسایی نەبنتیایە چین بەڵێ گرنگترین شتێک لە کە ڕۆژنامە نووس یاخود میدیاکار پێویستە لە کاتی ڕۆماڵ یاخود گواستنەوەی زانیاریەکانە پێوە پابند بێ بریتە لە یەکێ لەوانە بریتە لە ناوزڕاندن و تەشهیر ئەمە جگە لەوەی مە کارێکی نائەخلاقیە لە هەمان تا کارێکی نایاساییە و یاسا بەدەق سزای داناوە چ لە یاسای سادانی عراقی چ لە با بڵێن یاسای خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن و هەروەها جنێ و سوکایەتیکردن بە مرۆڤەکانی دەوروبەر یا بە دامەزراوەکان بە دامەزراوەجات چه کەرتی گشتی بە یاخود کەرتی تایبەت و هەروەها یەک لەو بابەتانە کە بەدەق لە یاسای ڕۆژنامەگەری کوردیا هاتووە کۆمەڵێک با بڵێن کۆمەڵێک خاڵی دەقنووس کردووە کە ڕۆژنامە نووس ئەبێ پێویستە پابند بێ بەوەی کە خۆی لێ بەدوورگە وەکو بڵاوکردنەوەی ڕقوکینە لە نێوان خەڵکە ینی زۆر جار ئێمە لە ڕابردووە بینیوانە کەسانێک بە ناوی ڕۆژنامە نووسەوە ڕقوکینەیەکی زۆریان لە بینی خەڵکی دوو شارە دروست کردو دوو شاری هەرێمی کوردستانە کە ئەمە جگەلەوەی کارێکی نائەخلاقیە لە هەمان کاتە کارێکی نایاساییەوە و داواکاری گشتی ئەتوانێت لەم ڕۆ بێتە سەرخەت و دۆسەی سزایی داوایکردنەوەی دۆسەی سزایی بکاتەوە بۆ جۆرە بەناو ڕۆژنامە نووس و میدیاکارانەی کە بەهۆی کەم تفاقی و بەهۆی ئەوەی کە هیچیان پێ نییە خەریکی ئەم جۆرە بابەتان یاخود سوکایەتیکردن بە سمبوڵ و ڕەمزە دینیەکان ئاینی ئیسلام و ئاینەکانی تریش و هەروەها با بڵێن ئادابی گشتی بەڵێ ئادابی گشتیش و میزاجی گشتیش بپارێزن ینی ئەوەی کە مامۆستا سالار باسی کرد زۆر جار ڕۆژنامە نووس هەیە لەگە ڕێزم بۆ بەڕێستان ینی ئەوەندە کەم تفاقە هیچ شتێکی پێ نییە پێشکەشی وەرگرەکانی بکە یەت مەسەلەن ڤیدۆی کەسێک بڵاوکاتەوە کە لەو کاتای ڕەنگە کەسێکی ئازیزی لە دەستدا بێ باوکی مردبێ کوڕەکەی مردبێ لەو کاتە ئەو کەسە لە دۆخێکایە کە ڕەنگە هەندێک حرەکات بکە هەندێک جموجۆڵ بکە کە دواتر کە خەڵک بیبینێت تووشی زیانی ئەدەبی و معنەوی بێتەوە و ئەمانە پێویستە ڕۆژنامە نووس و میدیاکار خۆی لێ بەدوورگە هەروە بڵاوکردنەوەی ژیانی تایبەتی کەسەکان ئەمە بابەتێکە هەموو کەسێک چ لە یاسا زەمینیەکان چ لە ئاینە ئاسمانیەکان لە هەموو فکر و فەلسەفەکانە هەموو کەسێک بەشی ئەوە پانتایەکی هەیە کە پێ ئەوترێ ژیانی تایبەت پێویستە ڕێزی لێ بگیرێ و پێویست ناکە هەموو کاتێک ڕووناکی بخرێتە سەر و بڵاو بکرێتەوە مەگەر بە ڕەزامەندی خۆی نەبێ یا زۆر جار وێنە فۆتۆ یا ڤیدۆی کەسێک ئەگیرێت دواتر بڵاوبوونەوەی ئەم وێنەیە ئەم ڤیدۆیە ئەم کەسە دووچاری زیانی ئەدەبی و معنەویەکە و هەروەها
با بڵێن دزە پێکردنی پەیوەندی تەلەفۆنی ئەمە تاوانە بە یاسا با بڵێن سزای بۆ دانراوە و مامەڵە وەکو مامۆستا سالار باسی کرد مامەڵەکردنی ئەخلاقیانە لەگەڵ ئەو ڕووداوانەی کە یا ئەو کەیسانە یا ئەو زانیاریانەی کە هێتە بەردەسی دواتر پێویست ناکە بۆ خەڵکی بڵاو بکاتەوە یا ناوی بهێنێ و ئەو بابەتانی کە بڵاوی ئەکاتەوە ئەو زانیاریانی کە بڵاوی ئەکاتەوە زیاتر بابەتی بێ نەچێتە ناو شتی شخصیەوە ئەمانە کۆمەڵشتن جگەلەوەی کە بابەتی ئەخلاقین لە هەمان کاتا لە قانونیشا با بڵێن لە یاساکانیشا دەقنووس کراون و سزایان بۆ دانراوە پێویستە ڕۆژنامەنووس و میدیاکار خۆی لێ بە دوور بگرێت وها پابند بێ بە پاراستنی ئاکاری گشتیەوە هەموو کۆمەڵگەیەک خاوەنی ئاکاری گشتیە ئاکاری گشتی کە بریتە لە ئەو بنەمە ئەخلاقیانەی کە کۆی کۆمەڵگە کۆکن لەسەری وە پێیان وایە لادان لێی ئەبێتە هۆی لێکترازانی کۆمەڵگە بۆیە ئەو ڕۆژنامەنووسە پێویستە لە هەموو کەس زیاتر مصر بێ لەسەر پاراستنی نظامی گشتی و ئادابی گشتی و هەروەها پاراستنی هەندێک شتیشێ پێوترێ بەرژەوەندی گشتی و سیستەمی گشتی ئەبێ ئاگاداری بێ و زۆر بابەت هەیە کە بڵاوی کاتەوە ڕەنگە ئەو تەنها مەبەستی بێ کە زۆرترین وەکو ئەڵێ ڤیو و لایکی بۆ بێ یاخود زۆرترین وەرگر بابەتەکەی لێ وەرگێ بەڵام بێ ئاگاداری بێ شتێک بڵاو نەکاتەوە کە ئاسایشی کۆمەڵایەتی بخاتە مەترسیەوە ئەمە و هەروەها شتێکی تر هەیە کە زۆر جار ڕۆژنامەنووسان کە زانیاریەکیان دەستەکەوێ معلوماتێکیان دەستەکەوێت دواتر ئەبێ ئاگاداری ئەوە بن کە ئەو سەرچاوانەی ئەو سەرچاوی کە زانیارەکەی پێداون ئەو سەرچاوی ئاشکرا نەکەن چونکە بە ئاشکراکردنی ئەو سەرچاوی ڕەنگە ئەو کەسەیە ئەو سەرچاوی کە ئەم زانیارەی پێداوە ژیانی بکەوێتە مەترسیەوە و لە هەمان کاتیژا جۆرێک لە بێمتمانەی دروستەکە ئەو کاتە میدیاکار و ڕۆژنامەنووس بە جۆرێک بێمتمانە ئەبێ کە ڕەنگە هیچ کەسێک یا هیچ دامەزراوەیەک ئامادە نەبێ زانیاری پێ بدات. کاکسە دەژەمە بکەین دو پرسیار بۆ جەنابەت زۆر جار ڕۆژنامەنووسان بووی کەیسێکەوە شتێکەوە کە کردویانە لە دادگا داوای قەرەبوویەکی زۆریان لێکرێت لە ڕابردوودا بینیمان ئەمە چۆن نییە ڕۆژنامەنووس چۆن ئاگاداری ئەم بابەتە بێت خۆی وەکوتم هەر کاتێک کەیسێک لە دژی ڕۆژنامەنووسێک کرایەوە ئەوە گرنگە ئەو ڕۆژنامەنووسە هۆشیاری یاسایی هەبێ و لە هەندێک حاڵەتە ئەگەر پێویستکە ڕاوێژ بە کەسانی یاسایی و پارێزەر و کەسانە بکە کە شارەزای بوارەکەن بەگشتی پێویستە هەر دۆسیەکە لە دژی ئەو ڕۆژنامەنووسە ئەکرێتەوە ئەو ڕۆژنامەنووسە لە چەند لایەکەوە لەو دۆسیە بڕوانێ یەکەم بزانێ ئەو کەسەی کە سکاڵاکەی لەسەر کردووە کێیە چونکە تەنها ئەو کەسەی کە گریمانەی ئەوە ئەکرێت کە زەرمەند بوو بێ پێی بەهۆی بڵاوکردنەوەی هەواڵەکەەوە ئەو ئەتوانێت خۆ داواکاری گشتی ئەتوانێت سکاڵاکەی لەسەر تۆمار بکە و هەروەها مێژووی با بڵێن بەرزکردنەوەی سکاڵاکە لەسەری ئەبێ ئاگادار بێت چکە ڕۆژنامەنووسێک ئەگەر ماوەیەک لەمەوبەر هەواڵێک یا زانیاریی بڵاو کرێتەوە تەنها لە مێژووی بڵاوکردنەوە تا 90 ڕۆژ مافی ئەوە هەیە کە سکاڵای لەسەر تۆمار بکرێت لە دوای ئەوە ئەو سکاڵایە وەرناگیرێ لەبەر بەهۆی تێپەڕبوونی کاتەوە و ئەو قەرەبووی کە داوای لێ ئەکرێ بێگومان زۆر جار کەسی زەرمەند داوای قەرەبوویکی زۆرەکە بەڵام مەرج نییە دادگا با بڵێن بە پێی قسەکانی بە پێی داواکاری کەسی زەرمەند بڕیار بدا بەڵکو قەرەبوو لە بەرامبەر ئەوەیە کە پێوترێ زیان هەر کەسێک زیانی پێگەیشت بێ لە ئەنجامی بڵاوکردنەوەی هەواڵێک یا زانیارێک ئەتوانێت داوای قەرەبوو بکە و ئەو قەرەبووە دادگا لە ڕێگەی ئیستیعانەکردن یاخود پشت بەستن بە کەسانی شارەزاوە بڕەکەی دیاری ئەکا کە ئایا ئەم کەسە تا چەندە زەرمەند بووە بەڵکو زۆر جار ڕەچاوی ئەوە شەکرێکە ئەو بابەتەی کە بڵاو کراوەتەوە تا چەنە بڵاو بۆتەوە بڵاوبوونەوەی هەواڵێک یا زانیاریەک لە کەناڵێکی فەزاییە کە سەدان هەزار بینەری هەیە جیاوازە لەوەی هەواڵێک لە ڕادیۆیەکی مەحەلیە بڵاو بوو بێتەوە بێگومان زیانەکە کەمترە و قەرەبووەکەش کەمترە بۆیە هەموو بابەتانە پێویستە ڕۆژنامەنووس بە وریاییەوە مامەڵەی لەگەڵا بکە کاتێکە دۆسیەکی لە بەرامبەر ئاکرێتەوە لە دادگا ئەگەر خۆی شارەزای و ئاشنایەتی نەبێ بە دەقیقانی یاسا ڕاوێژ بە کەسانی یاسایی بکە بۆی بتوانێت بە کەمترین زیان لی دەربچێت. دەرفەت ماوەندە نەمامەیە دوو پرسیار بکەم لێ کاتە میدیایەکی سێبەر زۆر هەیە لە هەرێمی کوردستاندا ڕۆڵی خراپی ئەم میدیا سێبەرانە بۆچی ئەگەڕێتەوە بۆچی ئەبینین دەسەڵات پەناباتە بەر ئەم میدیا سێبەرانە بەردەوام لە سۆشیال میدیان و موبایلەکانمان نابینی زۆرێک پیجەن پشگی لە دەسەڵاتەکە پشگی لە مەسئولیەکە ئەمانە بۆچی ئەگەڕێتەوە چۆن لە بەرژەوەنی دەسەڵاتایە هەڵبەت مێژووی دروستکردنی میدیای سێبەر ئەگەڕێتەوە بۆ قۆناغی میدیای نووسراوە
ینی و قۆناغیکەوە هێشتا مەسلەی تۆڕە کۆمەڵایەتیەکان و میدیا ئەلکترۆنی بەم شێوە فراوانە نەبوو، ینی لە سەردەمی میدیای نووسراوە لە سەردەمی ڕۆژنامە و گۆڤارە دەسەڵات دەستی کردبەوەی کەوا میدیای سێبەر دروست بکات لە بەرامبەر ئەو میدیایانەی کەوا میدیای ڕاستەقینن. دەسەڵات کەڵکێکی ئێجگار زۆرە بینێت لەوەی کەوا دەیان و سەدان میدیای این دروستکە، ینی تۆڕە کۆمەڵایەتەکان و میدیای ئەلکترۆنی زۆر ئاسانن بۆ ئەوەی کەوا میدیای سێبەری خۆت دروست بکەیت. جاران لە ڕۆژنامەیە ئەمە نەبوونا؟ ئەم هەبوو لە ڕۆژنامەیش بکرات بەڵێ ئەکرا، بەڵام ئێمە ژمارەکان دیاریکراوە بوون و زوو ئەمانزانی کامانن، ئەمان ناسینەوە. بەڵام لە سەردەمی میدیای ئەلکترۆنی و تۆڕە کۆمەڵایەتەکانە بە سەدان و هەزاران میدیای سێبەر دروست کراوە، ڕەنگە لێشیان ئێن جاری وایە ڕاپۆرتی شەکال لەسەر دەسەڵات لە بیلایەتمان نەچێت هەر لە ناو هێزەکانە بە تایبەتی هەردوو هێزی دەسەڵات بەرپرسێک دژی بەرپرسێکی دیکە دروستیەکە، باڵێک دژی باڵێکی تر میدیا دروستەکە. ئەمە سەرباری ئەوەی کەوا بۆ لێدان لە نایارەکانیان و بۆ لێدان لەو هێزانەی دیکەکەوا لە دەرەوەن. ئەم میدیای سێبەرە دۆخێک لە ناو میدیا خۆڵقێنێکەوە تا ڕادێکی زۆر خەڵک بێئومێ دەبێت لە میدیا، خەڵک چاواشە ئەبێت، خەڵک نازانێ کامە ڕاستیەکەیە. ئەم میدیایانە ینی ئەو کەسانەی کەوا بە سەرنجەوە لە دۆخەکە ئەڕوانن یان ئاشنای کاری ڕۆژنامەنووسی و دنیا ڕۆژنامەنووسین ئەزانن ئەمانە میدیای سێبەرن، خەڵکی دیکە ئەمە نازانێ. ینی من بە نمونەیەک بێنمەوە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە لە کۆتایی ڕۆژەکانە هەواڵێک بڵاو کرایەوە کە لە سلێمانی لەسەر سەرەی شەربەت کەسێک کوژراوە لە کۆمەڵێکی میدیاوە بڵاو کرایەوە کە پێما بۆ میدیانە سربەزۆنی ئەولان میدیای سێبەری ئەولان بۆ ئەوەی کەوا دۆخێکی دەرونی خراپ لە ناو شاری سلێمانیا بخۆڵکێنن، بۆ ئەوی دۆخی دەرونی خەڵک بکۆڵێ تێک بدەن. ینی دەیان پەیج و دەیان میدیای جۆرا و زۆر ئەمایان بڵاو کردو. من هەر بۆ خۆم بە چۆن هاوڕەیەکی خۆم وت کە بڵاویان کردوت کاکە ئەمە هەواڵە ڕاست نییە، ئەوی آخر فەیسبوک وتی، آخر ئەو پەیجانە وتیان. لە کاتێکا تەندروستی سلێمانی بە ڕسمی ڕایگەیان کە هیچ ڕووداوێکی بەم جۆرە ڕووی نەداوە، ینی وات لێەکەن درۆ بکە درۆ بکە تاوەکو باوەڕت پێەکەن، ینی هێندە بڵاویەکەنەوە ئەچێتە ناو خەڵک و خەڵک بڕواکە، ینی بە ڕسمی ڕاگەیەنرێت نەخێر ڕووداوی بم جۆرە لە شاری سلێمانی ڕووی نەداوە، بەڵام لە ڕێگەی ئەم میدیا سێبەرانەوە ئەم دۆخە دەرونی خراپە لە ناو خەڵکا دروستەکەن سەرباری هەموو ئەو شەڕانەی دیکە کە پێیەکەن، هەموو وەکوتم بۆ شاردنەوەی بۆ لێدانیشە لە میدیای ڕاستەقینەوە بەس یەک دێربا بڵێم سەرباری ئەم نیگەرانیانەی کەوتمان ئەمە هەموو ئەمە ناکاتە ئەوەی کەوا ڕۆژنامەنووسان و میدیاکان نەیانتوانیوە ڕۆڵی باش لە کۆمەڵگەی کوردیا بگەڕن، بەڵکو ڕۆڵی ئێزگار باشیان گەڕاوە. ئێمە خوازیاری ئەوەین کەوا کاریگەریەکانیان زۆرتر بێ و فشارەکانیان زۆرتر بێ، بۆیە گلەی لە دۆست دەکرێ ئەم سەرنجانەمان لەسەرەوان. ئەو ڕخنانە قبولکەین بۆی کەمە باشتر بینەوە. بەدێگومان لە سپاس بۆ سالار مەحموود نووسەر و ڕۆژنامەنووس، واروە سەردەشت عەلی پارێزەر کە لە